بینەرانی پایتەخت میدیا سڵاوتان لێبێ ئەو کاتتان باش. ئەمڕۆ لە هەولێری پایتەخت یاریمی کوردستان ڕووداوێکی کارەساتبار ڕوویداوە کە سێ ئەندامی یەک خێزان کوژراون. من ئێستا لە گەڕێکی شۆڕشم لە شاری هەولێر. ئەمە دیمەنی بەردەم ئەو ماڵەیە کە ئەمڕۆ سێ ئەندامی یەک خێزانی ئەو ماڵە کوژراون و هێزانەکان لە شوێنەکەن و لێکۆڵینەوە لە ڕووداوەکە دەستی پێ کردووە و دوای ئەوەی کە ڕووداوەکە دەگاتە هێزانەکان و دەست بەجێ هێزانەکان دەگەنە شوێنەکە و ئێستا هێزێکی زۆری ئەمنی لێرە کۆمنەوە تەرمەکانیش گوازراونەتەوە بۆ پزیشکی دادی لە شاری هەولێر. دەمەوێت بچمە لای دراوسێکانی ئەو. سڵاو لەبێ کەی زانیت کە ڕووداوێکی لەم شێوازە ڕوویداوە لێ؟ دووری سەعات چار و نیو لەو بە نێزانیمان. نازان کە کێ بووە یاخۆت؟ نەخێر نازانم. خانەوادەی چۆن بوونە؟ عایلێکی تا بری زۆر بەڕێزن، زۆر باشن. کێشیان نەبووە پێشتر؟ نەمازانیە قەت هیچ کێشێک نەمازانیە. باس لەوە دەکرێت کە یەکێکیان مامۆستایە و ئەوتریشیان گەنجێکی تازە پێگەیشتووە و لەگەڵ خێزانی ئەو ماڵە. ئەوەندەی کە بزانین بە چەقۆ کوژراون یاخود بە فیشەک دەرێن بە یەکوڕەکەیان بە چەقۆ کوژرا ئەوانیش خنکاون. چەند ئەمەلیاتە پیاوەکەی ئەمەلیات چەند سارە عەبدوڕەحمان نەخۆشە لەسەر جێیە. پەیوەندی کۆمەڵاتی چۆن بوو لەگەڵ ئێوە؟ هەیبینە زۆر باش بوو. ئینسان یان جیرانە چەتابری باش بوون. خزم و کەسوکاری لێرە بووە یاخود ئێوە خزم و کەسوکاری؟ تا کچەکانیشی لێکوانە بە شودرێن و زۆر ئینسانی زۆر عایلێ ڕێکم برایەکانی و قەومەکەی بەکامل. پێشتر هیچ کێشەیەکی کۆمەڵاتی لێرە نەبوو، هیچ نەخێر. لەم گەڕەکەش کێشەی کۆمەڵاتی ئابەت هیچ ناوەلۆ جیرانە زۆر باش بوونە. کاری چی بووە؟ چ کارێکیان دەکرد؟ عەبدوڕەحمان بەخۆی خەیاتە لە بازاڕێ بوو، خێزانەکەشی مامۆستایە، کوڕەکەش دەرچوو نازەم لە شەریکەکیشی دەکرد. ینی خۆیان کار و کەسابەتی ڕۆژانیان برایەکەشیان هەرچۆی دەکە لەگەوان بوو مامۆستا دابانەویش. کە قسەتان دەکرد باسی لەوەنە کە کێشەیەکی کۆمەڵاتیان؟ نانە قەت نەبووە شتیوە، هەلە کۆڵانە هیچ نەبووە، خەستن ماڵی مامۆستای نەبووە قەت شتیوە. ڕاستکارە سات دەستخۆش. ڕووداوەکە کاتژمێر چەند ئێوە زانیتان کە ڕووداوێکی ڕوویداوە؟ کە دەوری کاتژمێر چەند بوو؟ نەڵێم چاری ئێوارە. چاری ئێوارە تا 4:30 لەو بینێ زانرایە. بەڵێ بینەرانی پایتەخت میدیا، من ئێستا لە بەردەم ئەم ماڵم کە ئەم ڕووداوەی تێدا ڕوویداوە ئەو دیمەنانەی کە دەبینن دیمەنی ڕاستەوخۆن کە لە گەڕێکی شۆڕشی شاری هەولێر وەکو چەند شاد حاڵێک کە باسی لێوە دەکەن کە ئێوارەی ئەمڕۆ ڕووداوێکی کارەساتبار لەم شوێنە ڕوویداوە کە سێ ئەندامی یەک خێزان کوژراون. تاوەکو ئێستا بە شێوەیەکی دیار نەبووە کە کێیە ئەو کەسەی کە ئەم کارەی ئەنجام داوە و هێزانەکان خەریکی لێکۆڵینەوەن بۆ ئەوەی کە ڕووداوەکە دەستنیشان بکەن و دواتر تاوانباری ئەم ڕووداوە دەستگیر بکرێت. دەمەوێت لێدوانی زیاتر وەرگم. سڵاو دەبێ ئەگەر بتێرە کی زانیت کە ئەم ڕووداوە ڕوویدا؟ لەخوای تقریبا کاتژمێر و نیوێک پێشەسە زانیتم. خزم و کەسوکاری ئێوەیە؟ وەڵاهی ناوە لە خزم نیبەسانی لە عاشرەتی خۆمانن. لە عاشرەتی خۆتان؟ بەڵێ. پێشتر کێشێکی کۆمەڵاتیان هەبووە؟ نەخێر ناوەڕڵە. ئەگەر بزانێ ئەم خانەوادە لە چەند کەس پێک هاتبوون لە ماڵەوە؟ وەڵاهی ئەویان نازانانی بەس ئەو دزانم سێ کەس کە کوژرا بوون. کێشیان نەبوو پێشتر کە کێشەی کۆمەڵاتی لەگەڵ کەسێکیان؟ نەخێرانی هیچ ئەندامێکم خێزانە. پێشتر لە قسەکردندا بە ئەوەی نەوت کە کێشێکی کۆمەڵاتیان هەیە؟ ناوەڵانی هەتا ئێستا ئەو دێ من ئەو بیان ناسمیان هەتا ئێستانی کەس باسی نەکردیە. بەڕێزی سەرچاوە. بەڵێ بینەرانی پایتەخت میدیا، بەپێی زانیەرەکانی پایتەخت میدیا ئەو کەسەی کە ئەو سێ ئەندامەی لەو خێزانە کە کوژراون کەسێکیان ناوی عەبدوڕەحمانە کە پیشەی خەیاتی بووە و دووەمیشان مامۆستا زەینەب بووە کە مامۆستا زەینەب خۆی مامۆستای زمانی عەرەبی بووە و ئەوی تریشیان ناوی دلۆڤان بووە کە دلۆڤان خۆی کار و کەسابەتی ڕۆژانەی خۆی دەکرد. لە دوای ڕووداوەکە
چەند شایەت حاڵێک باسییان لەوە کرد کە ئۆتۆمبیلەکانی ئەو ماڵەسی ئۆتۆمبیل ئەوەنیش نەماون لەلایەن ئەو کەسانەوە بردراون. تاوەکو ئێستا تاوانباری سەرەکی یاخود ئەو کەسانی کە بەشدار بوون لە کوشتنی ئەم سێ ئەندامی ئەو سێ کەسە تاوەکو ئێستا دەستگیر نەکراون و هێزە ئەمنیەکان بە دوای تاوانبارانی ئەم ڕووداوەن کە ئەم سێ کەسەیان کوشتووە. وەکو دراوسەکانی ئەم خانەوادە دەڵێن کە پێشتر هیچ کێشەیەکی کۆمەڵاتی نەبووە. باس لەوە دەکەن کە پەیوەندی کۆمەڵاتی زۆر بەهێز بۆ لەگەڵ دراوسەکانی و کێشەی کۆمەڵاتی لەگەڵ هیچ کەسێک نەبووە، بەڵکو ڕۆژانە کار و کەسابەتی خۆیان دەکرد لە دوای ئەوەی کە ئەوانی شۆک بوون بە ڕووداوە کە بینیویان ئێوارەی ئەمڕۆ ئەم ڕووداوە ڕوویداوە و دواتر هێزە ئەمنیەکان هاتوونەتە ئێرە و دواتر تەرمەکان گوازراونەتەوە بۆ پزیشکی دادی لە شاری هەولێر. ئەمە دیمەنی ڕاستەوخۆن لە بەردەم ئەو ماڵی کە ئەم ڕووداوە کارەساتبارە لە گەڕێکی شۆڕش ڕوویدا. سڵاو لێبێت. کەی زانیت کە ئەم ڕووداوە ڕوویداوە چی ئێوەیە؟ والله ئەمە لەو دیوینە ئەوش جیرانی خۆمانە هەمەش لەو دیوینە هیچ کێشەیەکی کۆمەڵاتیان نەبووە ئەوەی ئێوە بزانن کە جیرانی یەکترن؟ ناوەڵی ماماری مامۆستا ڕێک و پێک بوون مارەی ڕێک و پێک بەس عەسری دەرێن سیارە هاتی هەندێک منداڵ تۆپانیان دەکرد دەرێ سیارە هات 5 نەفەرە چوونە ژۆرێ کوتە گارەگار دەرێ مامۆستایەکە و مێردی هەردوو چاخەکانینا کوڕەکەشی دایتەمە چەخوا فیشک یاخود چەکی کلانشی کۆف و دەمانچەوە بەکار نێت؟ نا خنکاینە هەردوو چاخەکانینا ئەویش بە چەقوا. مامۆستا چ کاریان دەکرد بە خۆیان؟ بە قورعان مێردەکەی نەخۆشە عەبدوڕەحمان بەخۆی ئەوەش مامۆستا بوو کوڕەشە بخۆی تازە لە کۆمپانی نازانم لە شەریکەشی ئیش دەکرد. ئۆتۆمبیلەکان دەڵێن ئۆتۆمبیلەکانیش نەماوە؟ وەڵڵای دەری بردیتیان بەس وەڵڵای ئەمەش ئاگام لێ نییە وەزعەکە بزانم کووە. بەڵێ بینەرانی پایتەخت میدیا ئەمە دیمەنی ڕاستەوخۆن لە بەردەم ئەو ماڵەی کە ئەم ڕووداوی تێدا ڕوویداوە دەمەوێت زانیاریەکان بۆ ئێوە باز بکەم کە ئێوارەی ئەمڕۆ لە گەڕێکی شۆڕشی شاری هەولێر ڕووداوێکی کوشتن ڕوویداوە کە سێ ئەندامی یەک خێزان کوژراون وەکو چەند شایەت حاڵێک کە لە نزیکەوە قسەم لەگەڵا کردن و بەشێکیشیان قسەیان بۆ پایتەخت میدیا کرد باس لەوە دەکەن کە ئێوارەی ئەمڕۆ لە دوای نوێژی عەسر سێ کەس دێن بۆ ئەم گەڕەکە و دەچنە ژوورەوە دواتر بە جلی خوێناوی دێنە دەرەوە و ئۆتۆمبیلەکانی ئەو ماڵەش دەبن. دوای ئەوە هێزانیەکان ئاگادار دەکرێنەوە کە خوێن لەو ماڵەدا هەیە هێزانیەکان دێنێرە و بەشێک لەو کەسانەی کە چوونەتە ژوورە و تەرمەکانیان بینیوە وتیان بینیمان کە سێ تەرم کەوتووە تەرمێکیان زۆر چاقوان لێداوە و کە ئەوە کوڕەکەیان بووە و ئەوەی تریشیان پیاوێکی بەتەمەن بووە لە 50 بۆ 55 ساڵی بووە و نەشتەرگەری بۆ کرابوو کە ئەو خینکێنراوە لەگەڵ ئەو ژنەی لەو ماڵدێک کە مامۆستای زمانی عەرەبیە ئەویشان خینکێنراوە واتە بە چەقۆ ئەم ڕووداوە ڕوویداوە لەگەڵ خنکاندن. دواتر هێزە ئەمنیەکان هاتوونەتە ئەم شوێنە و کۆنتڕۆلی شوێنەکەیان کردووە و لێکۆڵینەوە لە ڕووداوەکە دەست پێ کردووە. دواتر تیمە تەندروستیەکان تەرمەکانیان گواستوتەوە بۆ پزیشکی دادی لە شاری هەولێر. ئێستا هێزە ئەمنیەکان هەر لە شوێنەکە ماون و ئێستا لێکۆڵینەوە لە ڕووداوەکە دەست پێ کردووە. ئەوانەی کە قسەیان بۆ پایتەخت میدیا کرد باسییان لەوە کرد کە پێشتر ئەو خانەوادەیە پەیوەندیکی بەهێزی کۆمەڵاتی لەگەڵ ئەواندا هەبووە کێشەی کۆمەڵاتی نەبووە و خۆیان کاری ڕۆژانەیان دەکرد یەکێکیان خەیات بووە وتریشان مامۆستا بووە مامۆستای زمانی عەرەبی بووە و وتریشان تازە دەرچووی زانکۆ و پەیمانگاکانەوە تا دەرچووی زانکۆیە ئەویشیان چەند ماوەیەکی کەمە دەستی بەکارکردن کردووە لە کۆمپانیایەک دەستی بەکار کردووە بەڵام ئیتر ئەم
ڕووداوە کارە ساتبارە کە ئێوارەی ئەمڕۆ ڕوویداوە نەیهێش ئەم کارێک کە خۆی دۆزیوێتەوە لەم کۆمپانیا کاری تێدا بکات و داهاتوویەکی گەشی بۆ خۆی دروست بکە. ئەگەر سڵاو لێبێ سڵاو لێبێ ئەم خانەوادەیەکی چۆن بوو؟ باش هاوڕێیتیت لەگەڵ ئەوەندا هەبووە؟ لەگە کوڕەکەیم هەبوو مامۆستادابان مامۆستادابان لە ڕووداوەکەدا نییە نەخێر باشە ئەجیرانەوە کامی؟ مامۆستای وەرزشیە باشە ئەنگۆ تۆپانتان دەکرد لێرە ئەو کاتێک کە ڕووداوەکە ساعت 5 عسری بۆمە لێر کردمە لە چێ بووی؟ لە سەبان لای سەری بووی باشە کەستان بینی بێتە ئێرە؟ مامۆستای خۆمان دیت چوو لە سەر ئاسایشات باشە دەست خۆش. بەڵێ بینەرانی پایتەخت میدیا من ئێستا لە شوێنی ڕووداوەکەم و هێزێکی زۆری ئەمنی لێرەن و کۆنتترۆلی ڕووداوەکەیان کردووە و شوێنەکە ئێستا تەرمەکان لە پزیشکی دادین لە شاری هەولێر و لێرە خەڵکێکی یەکجار زۆر کە سوکاری لە دوای ڕووداوەکە هاتنە شوێنەکە بەڵام لەگەڵ گواستنەوەی تەرمەکان چوونەتە پزیشکی دادی. ماڵێکی چۆن بوو؟ سڵاو لێبێ ئەو ئەگەر باس ئەگەر تۆ قسەم بۆ بکەیت باشە سڵاو لێبێ ئەم خانەوادەیەکی چۆن بوو پێشتر هیچ کێشەیەک ڕوویداوە لەم گەڕەکە؟ لەوە توی عمرمەوە بووە 38 ساڵ تا ئێستا شتێکی حالیرە نەبووە. برادری لەگەڵ ئەو کوڕە هەبووە کە جیرانمان بەس بەرکەوتتان هەبووە ڕۆژانە سانی زۆر بە ڕێز ڕێک و پێک خەڵک سوندی بەسەریان دەخواتن هەمووی ماددا بڕێک و پێک. کەی زانیت کە ئەم ڕووداوە؟ هەی بەیانیم ساعت 6 دەرچووم ئێرە کشومە شتێکی حالە نەبوو بۆ ئێوارە هاتمەوە ساعت 5:30 بوو 3 شورتە هاتوو نێرانە چوونە ژۆرە ئالاساز گوتیانەوە شکایەتیان کردە مندارەکانیان دیار بوو سەریان لێدابوون گوتویان دەرکەی ناکەنەوە تەلەفۆنیان لێ شورتەی کرد باسایش ئانیشاتم وەختە چوونە ژۆرە گوتن چ مۆزوعە گوتی کوژرا لە ژۆری هەیە سەیرم پێیە چوومە ژۆرە وڵاتە ناو دەرکەی چووم جەنازەک دوێن دەرە درێژ بوو حیف. تۆ زیاتر پەیوەندیت لەگەڵ کامیان بەهێز بوو لەم خێزانە؟ بەس سەلام لە گەریان هەبووە ڕاستی چکە جیرانمانم ئەدەری خوای مامۆستا پیاوەکەی هەر بەخۆی ئەو تەقریبا 7 سارە جەتەلی دێ ئەنیا بە دەستە دەری دەین و دەیبەن ژۆرە دەهینە دەرێ پێی ناکری پێشترا چووی مزگەوت کاتی بوو لەسەر جێ کەوتبوو بۆ سە زمانە خۆی نەبوو هاچووی نەبوو چەند بوو دەچۆم مزگەفت تێدا هاتەوە بەس ئێستا ئەویشی نەمایە. چاوە بەڵێ بینەرانی پایتەخت میدیاوەکە ئەو هاوڕێژ باسی کرد کە باسی لەوە کرد کە خۆی ئەو سەرۆکخێزانی ئەو ماڵەیە خۆی نەخۆشی جەڵتەی لێدا بوو و دواتریش نەشتەرگەری بۆ کرابوو بەڵام ئەو کەسانەی کە هاتن ڕحمیان پێ نەکرد بەڵکو خنکاندیان و ژنەکەشان خنکان و ئەو کوڕەگەنجەی کە لەگەڵیان بوو کە کوڕەکەی خۆیان بوو تازە پێگەیشتوو بوو ئەویشان بەبەر چەقۆ داوە واتە یەکێک قسەی لەگەڵ کردم گوتی کە ژمارەیەکی یەکجار زۆر چەقۆی لێدراوە کە ئەمە گوتی ینی دیمەنەکان زۆر ناخەژێن بوو. بەڵێ بینەرانی پایتەخت میدیا من ئێستا لە گەڕێکی شۆڕشم لە شاری هەولێر ئێوارەی ئەمڕۆ ڕووداوێکی کارە ساتبار لا گەڕێکی شۆڕشی شاری هەولێر ڕوویداوە کە 3 ئەندامی یەک خێزان کوژراون بەپێی ئەو زانیێرەنی کە دەستمان کەوتووە لەو شاید حاڵانەی کە لێرە بوون باستەوە دەکەن کە 3 کەس ئێوارەی ئەمڕۆ هاتوونەتە ئەم ماڵەیە و دواتر بەجلی خوێناوی هاتوونەتە دەرەوە و دواتر لێرە دەرچوون هێزامیەکان هاتوونەتە شوێنی ڕووداوەکە و تەرمەکانیان بۆ پزیشکی دادی لە شاری هەولێر
گواستۆتەوە و لێکۆڵینەوە لە ڕووداوەکە دەستی پێ کردووە تاوەکو ئێستا نازاندرێت کە ئەو کەسەی کە ڕووداوەکەی ئەنجام داوە کێیە. هێزانیەکان ئێستا لێکۆڵینەوەکان ئێستا لێرە بەشێکیان لێرن بۆ بەشێکیان ڕۆشن و لێکۆڵینەوە لە ڕووداوەکە دەکەن بۆ ئەوەی کە تاوانباری ئەم ڕووداوە دەستگیر بکرێتن و وەکو خۆیان ئاماژیان بەوە کرد کە سێ کەسی یەک خێزانن، یەکێکیان مامۆستایە کە ژنەکە مامۆستای زمانی عەرەبیە و پیاوەکەش خۆی خەیات بە بەڵام نەخۆشی هەبوو، نەشتەرگەری بۆ کراوە و جاڵتە لێیدا بوو لەسەر جێگا کەوتو بوو بەڵام بەدەستی ئەو کەسانە خنکێنراوە و ژنەکەش خنکێنراوە و کوڕی ئەو ماڵەش کە تەمەنی لە نێوان 25 تاوەکو 30 ساڵدایە ئەویشان لە کۆمپانیایەک دامەزرا بوو چونکە دەرچووی زانکۆ بوو و ئەویش بە چەقۆ کوژراوە و وەکو خۆیان باسییان کرد کە پەیوەندیەکی بەهێزی کۆمەڵایەتی هەبوو و پێشتر هیچ کێشێکی کۆمەڵاتی لەم گەڕەکە ڕووی نەداوە بە تایبەت ئەو بنەماڵەیە ئەو خانەوادەیەکی زۆر باش بوون و هیچ کێشەیەکی لەگەڵ هیچ کەسێک نەبوو و لێکۆڵینەوە لە ڕووداوەکە بەردەوام.